وەکو زیندانیانی سیاسی سەردانی نووسینگەی پەرلەمانی عێراقتان کردووە لە سلێمانی داواکاریەکانتان چییە و داوای چی دەکەنەوە؟ وڵای داواکاریمان زۆرە یەکەم جار ئێمە من لە هەشتاویەکەوە گەگیراوە معاملەمان کردوین هەتاکو ئێستا من زیندانیم بۆ دەرنەچووە ساڵێک و 4 مانگ و 20 ڕۆژ من زیندانی بوومە من لە قوتابخانە بووم کە هاتن گرتمانیان ئەو ساڵەکە خوێندنم لە دەستچوو مستەقبلم لە دەستچوو هەموو شتێکمان ژیانمان تەمەنمان هەمووی بە ناخۆشی و بە نەخۆشی ڕۆیشتووە هیچ کاتەیانی هەستمان بە ینی ئێمە وەکو کەسێکی هینمان لێ هاتووە وەکو کەسێکی مردوومان لێ هاتووە ئێمە حکوومەتی بە ئەستەمی لێکردین چونکە زوڵم بڵێن ڕژێمێکی دیکتاتۆری ستەمکار بوو ئەی تۆ لە سایی ئازادیە ئێستەستەمە لێکرێ خۆی ئازار بەخشەکە ئازارەکە زیاتر لە مایە لە سایی ئازادی و دموکراتیە کە تۆ ژیانم بۆ باخت تێخۆشای لە پێناوێت ئێستا لە سایی ئازادیە تۆستەمە لێکرێ بۆ من زیاتر لە 3 ساڵ نانبڕاو کرام خۆم ماڵم ناڵم داوای جێبەجێکردنی یاسای ژمارە 132 عێراقیەکەین کە بۆ زیندانانی سیاسیە بۆ زەرمەندانی دەستی ڕژێمی بەعز دەرچووە بە یەک شێوە لێماندراوە بە یەک شێوە تەعاملیان لێ هیچ جیاوازێکی بەعز نەکردووە لە نێوان ڕێگەکانە هاتووم بە پێ و مادە دەستووری مادەی 132 بووە دەبایە هەرچی زەرمەندی کورد حکوومەتی عێراقی قەرەبوویکە ئەوە دەسەڵاتی سیاسی بۆ بەرژەوەندیەکانی خۆی ڕێگرێت لە مەوزوعە بۆ ئەوەی ئێستا تو تەمەشاکی کولی شەهیدێ لە عێراقا مانگی 1.2 هەیە من براکەم شەهیدە مانگی 500,000 هەیە 83 شەهید بۆ شەهیدی سەنگەر بوو ئەگەر بچێت بچواتەوە سەربەقە ئەوان خۆیان پیان وتن وەفدەکانیان هات هەر لە بیدایەتی دوای پرۆسەی ئازادی و دوای نووسینەوەی دەستوور هاتن ئەوانەمان تەسلیم کەن و ئێمە قەرەبوویانەکەین ئەمان ئایانویست بە قایمە بیان نەنێ ئەوان وتیان بۆ ئەستەکاکی ئەو تۆ 50,000 کەسی لە شەڕی ناخۆیاوە بەکوشت من ئامادە نیم ئەم 50,000 تۆ لە شەڕی ناخۆیاوتە بەگوش من پارەی بمێ هەریەکێ بە جۆرە نەخۆشیەکەەوە هاتیینە دەرەوە لە ئەنجامی و ئازار و ئەشکەنجەیە بە تایبەتیش ئەشکەنجەی دەرونی کە ئێمە دوای لە 92 ئازادکراین هەمومان بەبارێکی دەرونی خراپە تیاپەڕێنی تەنان وەکو چۆنەڵێن لەوانەوە پێویستی بە توێژینەوەیکی زۆر دوور و درێژ هەبێت کە لە خەوا لە هەڵسوکەوتمانە ئێمە ئێستش بە دوای ئەو مۆتەکەەوە بە دوامانەوە مۆتەکەی ترس و تۆقاندن من یەکێکم لەو کەسانی کەەوە بیسنی گوێیەکم لە دەستداوە لە ئەنجامی ئەشکەنجان دەرزی ژەرم لێ درراوە